والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوان آسانی بەڕێز، سپاس و ستایشی خوای پەروەردگارمان دەکەین، پەروەردگارێک کە لە قورئانەکە فەرموویەتی هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها. ذاتی الله سبحانه وتعالى ئەو خوایەیە، ئەو پەروەردگارەیە کەوا هەموو نەوەی ئەم مرۆڤایەتیە، ئەم بەشەریەتەی لە یەک باوک دروست کردووە کە باوکە ئادەمە، باوکی هەموو مرۆڤایەتیە. هەر لەو ئادەمە لە جنسی ئەو هاوسەری ژیانی بۆ دروست کردووە لیەسکونە ئیلەیها، بۆ ئەوەی لە پاڵیا بحەسێتەوە و ئاسوودە بژی و بەختەوەر بژی. سەلات و سەلام لەسەر پێغەمبەری پێشەوامان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم، خەمخۆری هەموو ئوممەتەکەی، بە تایبەت خەمخۆری چینی گەنجان و لاوان و تازە پێگەیشتوان، پشت و پەنا و داڵدەی گەنجان، دڵنەوایی کەریان یەکەم بە قسەی خۆش، دووەم بە پشتگیری مادی و لە ڕووی داراییەوە هاوکاری کردنیان. لەگەڵ جەنابتاندا دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە یەکێک لە غەزاکان دەگەڕێتەوە و سەحابەیەکی زۆر لە خزمەتیایەتی. ئەو زات و سەروەرە عادەتی وابوو لە کاتی گەڕانەوەشە لە دواوەی لەشکری موسڵمانانەوە دەڕۆیشت، نەوەک کەسێک بە جێما بێ، کەسێ نەخۆش بێ یان بریندار بێ و ئیهمالی لەگەڵ کرا بێ، بەتەنیا بەجێ بمێنێ و غەریبی بیگرێ و ئازار بچێژێ. لە دواوەی هەموو لەشکرەکەوە دەڕۆیشت، هەستی کرد کوڕێکی گەنجی تازە پێگەیشتووی لاو، حشترێکی پێیە وەکو ئەمڕۆ بڵێ ئۆتۆمبیلێکی پێیە، بەڵام لەبەر ئەوەی حشترەکەی زۆر بەخراپی دەڕوا و لە ڕوو لاواز بووە و بێکەڵک بووە، لە دواوەی هەموو لەشکرەکە بەجێماوە. خۆشەویستی خوا خۆی لێ نزیک کردەوە و سڵاوی لێ کرد، ئاوڕی بۆ دایەوە و جوابی سەلامی دایەوە. ئەم هاوڵە بەڕێزە، ئەم گەنج و لاوە سەحابە جابری کوڕی عەبدوڵڵای ئەنساریە، خەڵکی مەدینەیە. فەرمووی ئەوە بۆچی وا بەجێماوی و بەتەنیا کەوتوویتە دواوەی لەشکری موسڵمانانەوە؟ عەرزی کرای خۆشەویستی خوا، وشترەکەم بەڕاستی ئەمە ناچاریە، ئەینا ئەمە کەڵکی سەفەری پێوە نەماوە، هەروەکو ئەمڕۆ کەسێک سیارەیەکی زۆر شەق و شڕی کۆنی پێبێ بڵێ لە ناچاریان نەبێ، ئەمە هی ئەو ڕێگە دوورە نییە، بەڵام غەیری ئەوە شکم نەدەبێتکەوە بیهێنم و ئەم ڕێگایش بە پێ نابڕدرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەی با پشوێک بدەین، منیش ماندووم و وشترەکانیش ماندوون. وشترەکانیانی یەخدا کەوتنە سەر چۆک و دانیشتن لەسەر زەوی و ئەویش دابەزی. ماوەیەک پشویاندا و فەرمووی با هەستین، ئەو گۆچانەی دەستت ئەو دارم بدەیە ئەی جابر. ئەفەرمێ یەک دوو جار بە وشترەکەی کێشا بە هێواشی و فەرمووی هەستە بە ئیزنی خوا با بڕۆین. وشترەکەی یەکسەر بەقیت و قنجی ڕاست بووەوە. ئەوەش موعجیزەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمجارە زۆر بە جوانی و بە چوست و چالاکی ئەو حشترە تەمبەڵ و بێهێزەی جاران دەڕۆیشت. خۆشەویست قسەی لەگەڵ کرد، چونکە هەستی کرد لە دەم و چاوی ئەم گەنجەیە غەمباریەک دیارە. فەرمووی جابر ژنت نەهێناوە، چونکە لەگەڵ ئەم گەنجە باسی چی بکرێ لەم تەمەنەیە؟ باسی زەواج بکرێ. ئەوە گرفتی گەورەی گەنجانە کە گرفت نییە، بەڵام پێویستە لە کاتی خۆیان جێبەجێ بکرێ. وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەخوا بەزیا بێژنم مارە بڕیوە. فەرمووی بێوە ژنە یان کچە؟ پیامبەر صلی الله علیه و دەویست درێژە بە قسەکان بدا، وتی ئەی خۆشەویستی خوا بێوە ژنێکم مارە کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر سوڵمانەوە فەرمووی بۆ گەنجێکی تازە پێگەیشتووی عومر نزیک 23-24 ساڵی جوانی باڵا بەرزی کەڵەگەتی وەک تۆ کە هەموو کچێک مەمنوونە شوت پێ بکە، بۆ دەبێ بێوە ژنێک بێنی؟ ئەمە حکمەتی لە چییە؟ هەلا بیکڕەن تولاعبها وتلاعبک، بۆ کچێکت نەدەهێنا یاری و گەمەی لەگەڵ بکردایە و یاری لەگەڵا بکردایە. لە ڕیوایەتێکە فەرمووی زمانت بمژیایە و زمانی بمژیایە، چونکە ئەوەی کچ دەیکا لەگەڵ هاوسەرە بێوە ژنێک لە هاوسەری پێشووی تەقریبەن لەو شتانە وەڕزیەکی پێوە دیارە.
ئەو خۆشیەی کە تۆ لە کچێک دەستت دەکەوت ڕەم بێ لەوێ وەژنێک دەست نەکەوێ پێم سەیرە گەنجێکی وەک تۆ لەناو ئەو هەموو کچە بێ وەژنێکت مارە کردووە. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دڕون دەکەمەوە من کاتی خۆی لە ئوحودا باوکم عەبدوڵڵای باوکم لە خزمەت جەناب تا شەهید بوو، منیش تەنها کوڕی ئەوم 9 دانە خوشکم لە ماڵەوە هەیە، 9 دانە خوشک. والله ئێستا بیرم کردەوە ئەگە کچێک بێنم لە تەمەنی خوشکەکانمە، خوشکەکانیشم هەموو عازەب و گەوران، ئەترسم بە یەکەوە ئیدارە نەکەن، ئەویش تەمەنی کچەکانی ببێ لە ماڵەوە و لەو کاتەیە من سەرگەردان دەبم، ئەترسام لەوەی ئەم ژنە لەگەڵ خوشکەکانم ئیدارە نەکا، ئەی باشە ئەم نۆ خوشکەم بەچێ بسپادایە کە غەیری خوا لە من زیاتر بە شەرێک نییە سەرپەرشتیان بکە. بیرم کردەوە بووە من لەو کاتەیە بێوەژنێک باشترە کە دنیای بینی بێ، کە عەقڵ و فامی زیاتر بێ، کە عەقڵی ئەو لە خوشکەکانم گەورەتر بێ، کە ماڵ و مێرد و میوانی چاو پێکەوت بێ، لەم کاتەیە بە ئومێدی خوا بەڵکو دەوری دایکێک بۆ ئەم خوشکانە و خوشکە گەورەیەک ببینێ. ئارەزوەکانی خۆم بەشێک ژێر پێخستن لە پێناوی ئەوەدا کە لەگەڵ ئەم ژنە ئیدارە بکەم و خوشکەکانم سەرگەردان نەبن. ئالەم کاتەیە ئەمە بەڕاستی دەرسێکە بۆ گەنجانی ئەمڕۆژ. برای گەنجم شەرت نییە هەر کچێک کە جوان بوو بەدڵی تۆ بوو بۆ تۆ بگونجێ، ئەبێ سەیری خۆشت بکەی، دوا ڕۆژیش ببینی ئەمە لەگەڵ عایلەی تۆدا، لەگەڵ ماڵی تۆدا، لەگەڵ خوشکەکانی تۆدا، لەگەڵ تەبیعەتی ئێوەدا ئەگونجێیان نە، چونکە زەواج هەر ئەنجامدانی شەر نییە، ئەو سەری شەرتە و عاقبەت خێری و حەسانەوەکەی گرنگە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستخۆشی لێ کرد، دوعای خێری بۆ کرد، سپاس بۆ خوا ئومەتی ئیسلام گەنجێکی تێدایە، نەک بە عاتیفە و بە چاو بە عەقڵ بیر دەکاتەوە. هەر زەواجێک لەسەر بنەمای عەقڵ بنیاد بندرێ سەرکەوتوو دەبێ، هەر زەواجێک تەنها بۆ غەریزەی جنسی و تێرکردنی چاوێکی کاتی بێ دڵنیابن فەشەل لێنێ، ئەوە دەبێت زۆر گەنج بە وریاییەوە تەعامل بکا لە کاتی هەڵبژاردنی هاوسەرە. دەستخۆشی لێکرد کە ئەم بە عەقڵ و ژیری بیر دەکاتەوە و عاتیفەیەکی کاتی زاڵ نەبووە بەسەریدا. بەڵێ خۆشەویستان، لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەم ڕێگاوە داهاتنەوە ویستی دڵخۆشی کە فەرمووی قەیچیەکە هەرچەند خێزانت بێوەژنیش بێ بەڵام تازە بووکە، ئەزانی جابری ئێستا لەوە چێ دۆشەکی ڕاخست بێ و پشتیدا نابێ و چاوەڕێی هاتنەوەمان بکە، ئێستا خۆی بۆ تۆ ڕازان بێتەوە، تۆش مەچۆوە ناو شار ئاوێک بەخۆ تاکە ئەم تەپوتۆزە لە خۆت تێکێنە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێزانم عەیبی نییە، بەڵام وەڵڵاهی لە ڕووی دۆشەک و سەرینەوە لە ماڵمانە نییە. والله ئەوەندە دەستکورتین دۆشەکێک کە بە مانای دۆشەکی خەوتنی ژن و مێردایەتی بێ نیمانە. والله پشتێکی واشمان نییە، یەک دوو بەڕەشڕەیەکە هەر ئەوەندەش دەسەڵات هەیە. خێزانمان زۆرە و واریداتم زۆر کەمە، ماوەش غەزادێتە پێشەوە خۆ ناکرێ ئێمەش لەو لەشکرە دوا بکەوین و ئەم شاری مەدینە بکەوێتە ژێر هەڵمەتی کافرانەوە. ئەوەش بۆ خۆی بابەتێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستی کرد ئەم کەسە، ئەم گەنجە غەمبارە، تازە زاوا بەڵام گیرفان بەتاڵ، زۆر خەفەتێکی گەورەیە. ئینسان لە ئەو پەڕی خۆشی ژیانە کە تازە بوو دەگوازێتەوە گیرفانی بخاڵی بێ، بەڕاستی مشکلەیەکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی جابر ئەم حشترە نافرۆشی؟ جابر سەیری کرد حشترەکە لە خوا بەزێ بێ ئێستا زۆر بە چست و چالاکی دەڕوا، ئێتر باشە ئەمەش بفرۆشی، ئەمە سارەی ماڵیانە کەلوپەلی پێدەگوازنەوە باراشی پێ لێ دەکەن وەکو زەمانی قەدیمی خۆمان. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵا نازانم، بەڵام دووریشی نەهات داواکاری خۆشەویست ڕەت بکاتەوە. فەرمووی با دەیفرۆشم. فەرمووی بە دیرهەمێک ئەیفرۆشی؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەم حشترە بە دیرهەمێک؟ فەرمووی دەی باشە بە 2 دیرهەم. وتی نابێ. فەرمووی بە 10 دیرهەم. وتی بەخوا زۆر کەمە. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیشتە 40 دیرهەم. ئەمە هەر لە ڕێگا قسە دەکەن بۆی ئەم گەنجە غەمەکانی لەبیر بچێتەوە. فەرمووی بە 40 دیرهەم بیری کردەوە لە دڵی خۆی ئەم 40 دیرهەمە کەلێنێکی گەورە بۆ من دەگرێ، ڕەنبێ حشتێکی مام ناوەندی پێ بکڕمەوە و هەندێک پارەشم لێزیابێ هەندێک کەلوپەل بۆ خێزانم بکڕم. وتی ئەی خۆشەویستی خوا ڕازیم، بەڵام بەو مەرجەی حتا شاری مەدینە بەخۆم بێت تا دەگەمەوە ماڵەوە، ئیتر لەوێ حشتەکە تەسلیم دەکەم و پارەکەم بیتێ. فەرمووی زۆر باشە. گەیشتن و چووە ماڵەوە کەلوپەلێکی پێ بوو دایگرت و هاتەوە بۆ مزگەوت پیامبەر صلی الله علیه وسلم نوێژی جەماعەتی دەکرد، بە جەماعەت ڕاگەیشت و دوای نوێژەکە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی وێ فەرمووی ئەی بیلال هەستا 40 دیرهەم بدە بە جابری کوڕی عەبدوڵڵا و حشتەکەی لێ وەرگرە. پارەکەی وەرگرت و بەرەو ماڵ گەڕایەوە و لە خەیاڵاتێکە چی بەم پارە بکەم و چەند جێگای پێ بگرم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمجا بیلال بڕۆ بانگی بکە و حشتەکەشی بدەوە.
دەفەرمێ کە ڕۆیشت بانگی کرد وتی دیارە معاملەکەی هەڵۆشاندۆتەوە یان پیان وتو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم حشترە بەخوا بای ئەوەندە نرخی نییە هاتەوە وتی ئەی خۆشەویستی خوا پەشیمان بوویتەوە فەرمووی نا ئەو پارەیە هەر بۆ خۆت بەگردن ئازایە و حشترەکەش هەر بۆ خۆت بەڵام من نەمیز بەڕاستی گەنجێکی وەک تۆ منەتی بەسەرا بکرێ هەر پارە وەرگرتن بەبێ مقابل بۆ خۆی ناخۆشە ئەو پارەیە منەتێکی نییە لە مقابلی حشترەکەی وەرت گرتووە چاو بەرەژێری کەس مەبە ئەو وشترەش هەدیەی ئێمە بێ وەکو سەربازێکی چالاک کە تۆ بەشداری لەم غەزایەدا کردووە بەم شێوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باری نەبوونی ئەم گەنجە تازە زاوای هەڵساندەوە بە شێوازێک کە هەز بە غەریبی نەکا کە هەز بە زامەکانی نەکا زیاتر بکولێنەوە هزاران صلاة و سلامی خوال لەسەر بێ ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەی تاکە خەمخۆری چینی گەنج و لاوان کە ئەوەی شوێن تۆ بکەوێت سەرفرازی دنیا و قیامەتە خۆشەویستان لە سێ وتاری جومعەکانی ڕابردوودا باسی ئەوەمان کرد کە زەواجی گەنجان گرفتی زۆری بۆ دروست دەکرێت هەندێک خاڵماوە ئینشاء الله بە پشتیوانی خوای پەروەردگار ئاماژەیان پێ دەکەین لە بەشی چوارەمی ئەو زنجیرە باسەدا خاڵی تر لەو زنجیرە باسەی کەوا باسی دەکەین لە گرفتی بەردەم زەواجی گەنجان ئەمڕۆ یەکەم خاڵمان پەڵپ و بیانووی ماڵی کچ ماڵی باوکی کچ کە ئەویش بە زۆری لە بوونی خانووە خانوویەک بۆ خۆتان دەزانن بەهۆی زەویگرانی و خانوو دروستکردن و ناڕەحەتی و عقار شمولی هەموو کەس ناکە زۆر قورس بووە یەکێ لەو پەڵپانەی ئەمڕۆ دەجێبێ خانووی خۆی هەبێ ئەی باشە با لە قاتی سەرەوە هۆدێک دوو هۆدە بکاڵێ نابێ ئەبێت نزیک بێ لە ماڵی خۆمان بەڕاستی ئەم خاڵە قورسە ئەگەر ڕاست دەکەی باوکی کەس فەرموو وەرە لە ناو ماڵەکەی خۆتا بۆی دروستکە دەی وەرە لە سەربانی قاتەکەی خۆتا بۆی دروستکە لە خانووەکەی خۆتا بەڵام ئەڵێ بێت لە خۆشم نزیک بێ لەم گەڕەکەش بێ ئەو شارێکی تر بەجێ بێڵێ بڕواتان هەبێ کەسێک هەبووە خەڵک هەبووە دوو سێ خانووی هەبووە کە کوڕی ژنی هێناوە پەڵپی ئەویان پێگرتووە توانە بێت لەو شارەوە ئەو بێ بۆ ئێرە لێرە کرێکی بێ ئەخر برام لە پەنیش خۆمەوە خانی خۆم هەیە سەربەخۆ کرێچی نییە ماڵی خۆیەتی مڵکی خۆیەتی ئەڵێن نابێ ئەوە یەکێ لە بەهانەکانە کەوای دەدێ بەڕاستی گەنج دەترسێ چەند دەفتەر کۆ نابێتەوە نە بە قەرز کۆ دەبێتەوە نە بە بەخشین و یارمەتی ئەوە گرفتێکی گەورەیەت تکایە چاوەڕێ بکە با لە پەناماڵی خۆی بێ ئەگەر تواناشت هەیە فەرموخانی بۆ دروستکە نووری عەلا نور بەڵام لەسەر حیسابی گیرفانی کوڕێکی نەدار و هەژار ئەم زەواجە بەهۆی خانەوە تاخیر مەکەن دووەمیان ڕێک نەکەوتنی پەرلەمانی هەردوو بنەماڵەی کوڕ و کچ زەواج بۆ کێیە بۆ کوڕ و کچێکە خۆشەویستانم هەمومان دەزانین دوای ئەوەی ئەم کوڕ و کچە بە یەک گەیشتن چیان دەمێنێتەوە لەگەڵ بەس بۆ خۆیان دەمێننەوە دەی باشە ئەم دوانە ئەگەر خۆیان بە یەک ڕازی بن گوناه نییە ئێمە لەم پەر بخەینە بەردەمیان کە وەڵڵی ئەمڕۆ ئەم گرفتە زۆر گەورەیە گەنجی وا هەیە ئەڵێ عەیبم نەبوو دەستگیرانم دیاری کردبوو کچمە خوازبێنی خوشکەکانم لێیان تێکدام هیماڵی کچ بە هەمان شێواڵە خوشکەکانم کە سوکارم پەشیمانیان کردمەوە لەم کوڕە بۆ هەر یەکەی لە ئاوازێک لێدا کاتێک کوڕێک دەچێت لە خوازبێنی کچێک بنەماڵەی کچ پەرلەمانەکە دەست پێ دەکات هەر یەکە ڕێی خۆی دەبڕێ وەکەم حیزبانە ئەو ئەڵێ وەڵی سەری زۆر لەو کوڕە ئەویان دەڵێ بەخوا قژی جوان نییە دەبێ ئەو قژە بۆ یاغ نەبێ با بە کچ پێی ڕازیە بینیوێتی یەکێڵە چاوی خێلە یەکێڵە بەخوا کوڕێکی مۆنە یەکێکیان دەڵێ نا وەڵی زۆر پێ دەکەنی جوان نییە و کوڕەوەندە پێ بکەنێ یەکترەوە بەخوا باڵایەکی درێژی لە سارەیە جێی نابێتەوە کەم سارەی هەبێ یەکترەوە بەخوا باڵای زۆر کورت و ناشرینە یەکترڵە لوتی باریکە ئەتر باشە بەڕێز دەکەم لوتی ئەم چاوی ئەو سەریە و چ پەیوەندی بە تۆ هەیە دوای ئەوەی کەوا ئەم کچە خۆی پێی ڕازیە ئەوەندە بەگوێ ئەم کچە دەخوێنن هەر یەکە عیبێکی لێ دەگرێ هەر یەکە نەقدێکی لێ دەگرێ جا نەقدگرتن زۆر ئاسانە وەرە کام زەلامی دەڵێ جوانە تۆ ئەگەر لە شکاندنی بی سەد عیبی تیا دەدۆزیەوە ئەوانەی بەرامبەر بە ماڵی کوڕەکەش بۆ کچەکەوان دەڵێ جاوە کچە خۆشەهادەی نییە خۆ موچەی نییە خۆڵەن دایکی بەخوا دەم هەراشە وەڵا خەسووات هەبێ هەرەت خوا ئەڵەن کوڕە باوکیشی جگەرە دەکێشێ بەخوا بیستومانە بوچێکیان هەیە فیزی زۆر زلە بابە بوو فیزی زلە چ پەیوەندی بەمەوە هەیە داماوە باوەک جگەرە کێشە چ پەیوەندی بەمەوەی خۆ لەگەڵ ئەوان ناژیە بەم شێوەیە ئەچنە بن کڵێشیانەوە سەد عیب و عار دەدۆستنەوە یەقینتان بێ ئافرەت هەیە کچ هەیە مارە کراوە بە ڕەزامەندی خۆی شووی کردووە کە خوشکەکانی هاتوون سەیریان کردووە وتیانە ئەمە زاوایە بەسەری خۆیان کێشاوە قژیان ڕنیوەتەوە نەکچەکە خۆ تەڵاقدان داوەتەوە یعنی ئەوەندەم ئەوە یەقینتان بێ کە ڕووداوی وا هەیە کچە زۆر بەدڵی بووە
کوڕەبان حەجا چ بە شەرێکەیە نوقسانی نەبێ ئازیزم ئێمە لە بەهەشتا دروست نەبووین وەرە سەیرێکی ئاوێنەیەکی گەورەش بۆ خۆت دانە تخوا سەیرێکی خۆش کە بزانە تۆ لە چاو خەڵکەوە چۆنی بەس تۆ ئەم هەموو نەقدە ڕوخێنەرە بۆ دەگری ئەوە نقصانی جەستەی هەیە عەقڵی هەیە فکری هەیە معاشی نەموهیم وەیە ئەم دوو کەسە بە یەک ڕازین بڵێ یا ڕەبی پیرۆستان بێ یاخوا پیرۆست بێ و کە بەدڵی خۆتە بە یەکەوە بحەسێنەوە چونکە دواتر ئێمە ئەگەر ساڵ و ساڵ بە میوانی ئەمڕۆ میوانیش کەم بووە ئەگەر لە مناسبەتی تەعزیەیەک و شەکرا خواردنەوەیەکە خەڵک یەکتر ببینێ چێ سەردانی چێ دەکا لە ماڵی خۆتە و ئاگەر لە ماڵ و حاڵی خۆت بێ یەخوا پیرۆست بێ ئەوە ڕەخنە لە کاری ئەڵڵا دەگری بۆ چاوی وایە بۆ لوتی وایە بۆ سەری وایە بۆ قاچی وایە بۆ دەستی وایە برا خۆ تۆ دروستن نەکردووە ئەڵڵا دروستی کردووە شتێک مەکە کە زەرت بەو عایلەیە بگەێنێ و نەهێڵە جا زۆر کوڕ و کەس لە ئەنجامی ئەوەدا دڵیان ڕەش دەبێت لە یەک پەشیمان دەبنەوە لوقمێک ئەلغامێک دەخرێتە ماڵەکەیانەوە بەڕاستی ئەوەش تاوانێکی هەرە گەورەیە سێیەم ئەرقە گرفتەکانەوەیە کچێکی جوان و عازەب و ڕێک و پێچیانەیە کوڕێکی وەکو ئەم گەنجانە چێ دەخوازبێنی کابرا بەهانەیە وەڵە کوڕەکەم ژنی نەهێناوە ئیدێ باشە کوڕەکە دەبینی پیاو نییە کاکەوە عمری وا چوە پیرەوە هەر ژن نانێ تو ئەکرێم کچانە بە دیارەم کوڕەوە نەکبەتەوە دانەی هەر حەزی لە ژنهێنان نییە ئەڵێ تا کوڕەکەم ژن نەهێنێ نابێ کچەکەم شوو بکە یان ئەڵێ تا کچی گەورەترم هەیە دەی باشە خوا ڕەحمی کردو کوڕێکی ڕێک و پێک هاتۆ دەخوازبێنی ئەم کچەیان تۆ بۆ ئەمەیان مەسیری دەبەستیەوە ئیشەڵا بەیانی خوازبێنیش بۆ ئەویان دی ئەڵێ نا تاکچی گەورەترم لە ماڵا بێ بچووکتر بەشوو نادەم باوەڕتان بێت ماڵ هەیە کۆمەڵێک کچی کەوتنەوە بەهۆیەوە نەک گەورەکەش ژووی بۆ کرا نەک کچەکەش بچووکەکەش تازەکە زویستی ئەوەی خوازبێنی دووسێ جارە دووسێ قۆناغا لە دوای ئەوە دەکەوێتەوە و ئەگەر پیرەمێردێک بێوێ لەبەرەوە ئەوەش بەڕاستی هەڵەیەکی گەورەیە لە کاتی خۆیان قسمەت و نسیبی خۆی بیسپێرە بە خوای پەروەردگار ئیشەڵا دەرگا ڕەحمەت لە کوڕەکەش لە کچە گەورەکەش دەکرێتەوە کە ئەم بە حاڵی خۆی گەیشتووە و کوڕێکی شیا و بەدڵی خۆی هاتووە ئەویان تاخیر مەکە گرفتی بۆ دروست مەکە خاڵی چوارەم مشکلەیە لە کوردەواری خۆماندا ئەڵێ کچ بە بێگانە نادەین ئەڵێ ئەم کچەم داناوە بۆ برازای خۆم کاکە بۆ بنەماڵەی خۆم ئەم کچەم داناوە بۆ خوشکەزاکەم ئافرەت دایکی کچەکە لەمە بۆ خوشکەزاکەی خۆم بۆ برازاکەی خۆم چەند کوڕی جوان و ڕێک و پێک دەچێت دەخوازڵە وعدمان داوە هەر کاکە قەرزاری ئەو برایەم ئەوە بە کچێکی بدەمێ و کاتی خۆی چاکەی لەگەڵ کردم کچی بۆ بەژنداوم بۆ نمونە واللهی ئەمە لە ئیسلامە جێی نابێتەوە باشە ئینسان بیر بکاتەوە ئەم برازایەت کە کچی ئەدەیتێ باشە لەوە زیاتر چلێن نزیک بێتەوە ئێ برازە هەر برازاتە خۆ ناژینێ ناو جەرگ و دڵتەوە باشە کچیشی بەیتی هەر پێ دەڵێ مامە نەشی دەیتێ هەر پێ دەڵێ مامە دەی بوازی لێ ناهێنی ئەمە ئەم بخزماتە پتەوە باشە خوشکەزا خۆشەویستان بۆ بیر نەکەینەوە خوشکەزا کچەکەتی بەیتێ تخوا پێ دەڵێ مامە وەڵا هەر پێ دەڵێ خاڵە هەر وەکو جاران تازە تو خاڵی ئەوی هەر بەژنەکە دەڵێ خاڵۆژن خۆ ناڵێ ئامۆژن باشە دایکی بەڕێزکە ئەرخەلە دەخەیتە ڕێی کچ و کوڕەکانەوە ئەگەر خوشکەزاکەت کچی خوشکەکەت کچی بەیتێ کچی براکەت کچەکەت پێشکەش کرد باشە هەر پێ ناڵە پورێ وەکو ئێستا ئەو کاتیش هەدەڵە پورێ خۆ ناڵێ ئامۆژن هەر پوری لەوە زیاتر چل لێ بکە ئەمجا هەدەف لە زەواج بریتە لە دروستکردنی خزمایەتیەکی نوێ خزمەکەی خۆت براکەت هەری خۆتە خوشکەکەت هەری خۆتە ئامۆزاکەت هەری خۆتە لەگەڵ بنەماڵەیەکی پیاوانەی دوورا تێکەڵبە خزمی تازە پێیاکە ئازانی خزمی ژنی وایە چەند ڕێک و پێکەن چەند پشت و پەنات بۆ دروست دەبێت بەهۆی خزمایەتیەوە ئینسان تێکەڵاوی زۆر دروست دەبێت لە خزمەتی ژن و ژنخوازیەوە ئینسان زیاتر تێکەڵاو دەبێت برازا و ئامۆزاکە بە هەری خۆت بێ هیتریش پێیاکە برازایتری و نوێش پێیاکە چونکە خوا لە قورئانە فەرمووی وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وصهرا نسب ئەوە ئامۆزا و پورزە ئەوانە سهرا لە ڕێی ژن و ژنخوازیەوە خوا دەفەرمێ بازنەی خزمەتی فراوانکەن دووەمیان بەهۆی ئەو کچ بە بێگانە نادەین و هەر دەبێت بۆ برازا و خوشکەزاوی ئەم ئاڵوگۆڕی بنەماڵەیە زۆر جار نەخۆشی ویراسی لە ڕووی تەندروستیەوە دەگوازرێتەوە نەخۆشی وا هەیە لە بنەماڵەیەکە هەیە ئەگەر زەواج لەگەڵ بێگانەیە بکەی بە ئەمری خوا و نەخۆشیە دەفەوتێ بەڵام لەگەڵ ئامۆزا و پورزاکەی خۆتە ئەم نەخۆشی لەو بنەماڵەیە دەمێنێتەوە تەئسیری زیاتر دەبێت ابن حجر عسقلاني لكتاب فتح الباري كشرح صحيح بخاري لمجلد وداد فرمي الغالب أن الولد بين القريبتين يكون أحمقا لقد رزم دعوة قصي ابن حجر رحمة الله به أفرمي زور بيكات نكهموي زور بيكات بيني ومعنا هر كسيك جنو مردك آموزا و پورزا و كسي زور نزيق بن من دعوة كان ينجيل وأحمق درجة بەڵام لە بێگانەدا زاکیرە بەهێزترە ئینسانی ڕۆشنبیرتر لەو بنەماڵەدا هەڵدەکەوێت زۆرجار مناڵ لاواز دەبێت
بنات العم أصبر والغرائب أنجب عرب كاتي خوي بيشينا كان وتويانا كشمام صابر ترى بسر نبوني ونداري بلام كشي بيقانو لتايفة وقبيلة تر من دالي نزيب ترو نزيب زادة ترو جوان تري لي الله كبير پاشان ئەگەر کێشە و تەلاق خوا نەخستە ڕوویدا ئەوە ئەم کوڕکشە بەیەکەوە نەگوازرە نەگونجان تۆ براکەی خۆشت لێ دەبێت چونکە خوشکەکەشت لێ دەبێت نەفرەت لە یەک دەکەی زنجیرەی ئەم خزمایەت تێدە بچڕێ بەس بێگانەکەوانە ئەو پەڕیکاکە تۆ لە ماڵی خۆت هەر وەکو جاران ئاشنایەتێکمان بۆ دروست بووە بەڵام براکە لە دەست نەچوو خوشکەکە لە دەست نەچوو بۆ شەرعن نەهی لەوە کردووە کە ئینسان ئەوەندە چاو شڕ بکاتەوە لەسەر برازاکەم پارو لە دەم بەربێتەوە بۆ کۆش باشە ئێستا پارو بەر بۆ دەیخەنە تەنەکەی خۆڵەوە کوا چێ خاتە کۆشەوە لەبەرەوە ئەم قسەیە نەهێنە بواری ژن و ژن خوازیەوە نەهێڵی کچەکەت بەدڵی خۆت شوت بکات لەبەرەوەی کە برازاکەت چاوەڕێتی دوای ئەویش نایەوێت زۆر جار ئەویش ئەوەندەی بۆ دانراوە وازانێ ئەگەر ئەم کوڕە نەبێتتر خەڵک کچەکانی هەموو فەکیان دەکەوێت پێنجەم ڕق و قینەی کۆن ئەوە ئێمە جونگە لەناو کۆمەڵگادان ئەم قسانە دڵنیابن هەمووی نمونەی هەیە لەسەری کەیە چۆ دەخوازبێنی کچی فڵان کەس بنە ماڵە پەرلەمانی کچەکە کۆ دەبنەوە ئەڵە چۆن کەس دەدەین ئەوە کورەوە مامی کاتی خۆی تەواری وازانی منی لە ژوورەوە دەرێنا ئەو کاتی خۆی کە مامی جاش و تەواری بۆ برا ئەم کچە خۆ لەدایک نەبووە داماوە خوا ئەو کوڕە هەر وجودی نەبووە لە ژیانە ئەوە هی 30 ساڵ لەمەوبەرە 40 ساڵ لەمەوبەرە ئەڵێ نا ئەوە کاتی خۆی ڕقی لێمە وا بەگرتیدام لەبەرەوە نابێ بنە ماڵی فڵان کەس تێکەڵاویان بکەین ئەم کوڕ کچە ڕێک و پێکە ئەو کاتە لە ژیانە نەبوون ئێستا لە جەوێکی تر لە وەزعێکی تر لە ماڵێکی تر لەدایک بوون فکر گۆڕاوە ئینسان ڕۆشنبیرتر بووە ئەو کێش و دوژمنایەتیە کۆنە چ پەیوەندی بەم دوانەوە هەیە نەخێر نابێت چونکە ئێمە کاتی خۆی عاجزێکمان لە بینە ڕووداوە ئەوەش گرفتێک بوو ئەو کوڕ کچە دروست دەکات شەشەم ترسانی کوڕ و کچ لە فەشەلی زەواج ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە کچی وا هەیە دەڵێ 6 جار 7 جار کوڕی باش هاتۆ دەخوازبێنیم لەسەر مارەکردن شتێک دروست بووە هەڵدەوەشێتەوە ئەم مارەکردنە سەر ناگرێ کوڕی وا هەیە دەڵێ بڕواکە مامۆستا 15 کەس زیاتر چووم هەرچی دەچم بە حسابی خۆم نە من عیبم هەیە نە ئەوان کەچی شتێک دروست دەبێ شتێک لە کتوپڕا قسەیەک دەکەوێتە بینەوە من ئەو زەواجەم بۆ ناکرێ لەبەر ئەوە ئەمجا لەم وەختەیە ئەڵێ نازام هۆکاری چییە لەم مامۆستا لەم مام فڵان کەس و شێخ و بەناو شێخ دەپرسێ بەدبەختێکیش لێ ڕاست دەبێتەوە دەڵێ کاکە من ئەزانم چیتە ئەڵێ چیمە ئەڵێ تۆ بەختت بەسراوە ئەمە لەسەر ئەم خاڵە ئەبێ بوەستم بەختت بەسراوە ئەبێ بەختت بکەمەوە کوڕە هەیبەت بەخت تۆ بۆ خۆت بەدبەختی برایەکی خۆشەویستی ئەهلی ئەم مزگەوتە وتی سێژم برامایە زەواجیان بۆ ناکرێت دەست نەخوازبێنی هەر کەسێ فەقیرە زەواجەکە فەشەل دێنێ چوینە لای کابرایەکی نوشتەنووس و فاڵچی و توێتی بە 3 ملیۆن و چەند گۆشتی نەرمە من ئەو بەختە دەکەمەوە ئەوە بەختیان بەسراوە یەقینم هەیە من چاوم لێ چۆن بەختەکەیان بەسراوە 3 ملیۆن دینار پێشەکی چەند کیلۆ گۆشتی نەرمەش بۆ جنۆکان ئەو بەختە دەکەمەوە ئەوە بەختیان لە حەزێکتان هەیە بەختی بەستون وتم تخوا بەس یەکشتی پێ بڵێ تۆ کە ئەوەندە غەیب زانی و ئەودی و پەنهانی دەبینی پێم بڵێ هەفتەی داهاتوو دۆلار سعی بەچەند دەبێت شەربێکە تۆ ئەو گوشەیە پێ جواب درایەوە من یەقینم هەیە بە قسەکەی تۆ بەس پێم بڵێ دوای 7 ڕۆژی تر هەفتەی داهاتوو دۆلار دەڵات سعری چەندە لە بازاڕە دڵا بە 6 دەفتەر دۆلار بکڕە بۆی خەنیب بی تۆ ئاگال لە یەک دەقەیتر نییە تۆ خۆت بەدبەختی بۆ ئەم بەدبەختەش بەدبەختتر دەکەی بۆ گومانی لە دڵا دروست دەکەی چێ بەقی لەم گەنجەیە چێ بەختی دەبەستێ بەخت کەی دەبەسترێ لەبەرەوە برانی بەڕێزم ئەم شتانە وەڵڵاهی تەنها کە زەواجەکە سەری نەگرتۆ کۆمەڵە هۆکار هەیە یەکەم خۆت ڕەشبین کردووە سبحان الله بەشەر عادەتی وایە خوا وا سروشتی دروست کردووی هەر کارێک بڵێ کەچوویە پێشە بڵێ بۆ من ناکرێ بۆ ناکرێ وەرە نمونەیەکی دەروونناسی بە جەنابتان بڵێم چوە سەر جێگای خەوتن بڵێ بەو خوا زەحمەتە ئەم شەو خەوم لێ بکەوێ 12 ساعت 12 خەوم لێ بکەوتایە وەڵای بەتە یەکیش خەول لێ نەکەوتووە بانگی بەیانیەدا تۆ هەر خەول لێ نەکەوتووە چکۆ چاوەڕێی هەر ئینسان دەروونەن وایە بڵێ دەچم بۆ ئەو ئیشە زەحمەتە بۆم کردرێ باوەڕ بێ بۆ ناکردرێ نەخێر پیانسەسەم نەهی لەوە کرد فەمی قەد وامە بە یەقینەوە بڕۆ مەیدان تۆ هێشتا نەچووی کچەکە خوازبێنیکەرێک باسی کردەوە بەخوا زەحمەت ئەمەشیان بێ دەی بەخوا نابێ تۆ خۆت بڕیارت لێدا نەبی خوای گەورە بە نسیبی کات بەخوا زەحمەت ئەمەشیانم بۆ بێ ئەم زەحمەتەیە زەحمەت بێنەتە ڕێگات دووەمیان لەبەر ئەوە لەم کاتەیە دوعا بکە نوێژی ئیستیخارە بکە بە عەزم و جەزمەوە بڕۆ پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی احرص على ما ينفعك واستعن بالله پەنا بۆ بەخت بکەرەوە بەخت بەزمە بە ئەمانە درۆ دەلەسەن کاری خۆت بە جدی بگرە دوو پیاوی پیاوانە بنێرە نوێژی ئیستیخارە بکە و دوعا بکە و لە خوا بپاڕێەوە
ئەم جار بڵێ خوای پەروەردگار چی بڕیاردا بێ قەدەر الله وما شاء فعل چی خوا بڕیاریدا بێ هەر ئەوە دەبێ ئەمە خوا چۆنی بڕیاردا بێ من ئەوەی لە توانامداوە کردومە پاشان بەخوای دەسپێرم دووەم دڵخۆش بە کە ئەو زەواجانەی پێشوون نەبوون چونکە زەواج بۆ خۆشبەختیە کێ ئەڵێ تۆش و ئەو کچەش بەدبەخت نەدەبوون بەهۆی یەکەوە بۆ ئەو کەسانەی کەوا ئێستا تەلاقە درێن لە دادگاکان و لای مامۆستاکان و لیژنە فتووەکان ڕۆژێ بە خۆشەویستی بۆ یەک نەبوون با ئێستا لە یەک وەڕزن کێ ئەڵێ تۆش وانە دەبووی دەی گرنگەوەی خۆشبەخت بی نەک هەر زەواج بکەی والله يعلم وأنتم لا تعلمون خوا خوي أزانه إيه ونازانن خوا أودي پنهانه كان دبينه لبلو كأو كشد بونا بويانا وكرد بونا بوا دنيا بخيرك جوري فيه وإن شاء الله لو دنيا بخوال الشرك هدولاتي لا دعوة توكشيك لو باشترت بنصيب دبي إن شاء الله ويش كرد لتوي باشتر بنصيب دبي هنا بو نشتنوز مبا والله إنه شتيت شور وشيرين من نظام روجانا أم خلقا جاري والله ما بخوايا أما شيء أما هنا بتنا وأم ملته تخوا ما مستا أجل نشتيش شور وشيرين بو بنوسي فريدنا مالي فلان كسوا الآن ركسك شكيت دولي نرم دبي وزماني دبسله والله اشتوا لم دين إسلام دانية نشتيت شور وشيرين كدوي خواته بسرات يكيا ما مستقانع الشاعر لكتابي الرزايلي زريبالا نسراوتوا كبشك لبرها مبلاو نكرا وكاني الله ئافرەتێک ڕۆژێک دەچێت بۆ ماڵیان خێزانی ناوی خاتو ئەم نەدەبێت دەڵێ یا شێخ هەر عادەتی ئەو مامۆستاقانی وتێتی یا شێخ شێخیش بووە وتی یا شێخ ئەم ژنە هاتووە مستێک کەرەشی هێناوە ئەڵێ بۆ ئەڵێ وەڵاهی جاوە با خۆی قسە لەگەڵا بکە ئەڵێ وەڵا یا شێخ هاتووم مامۆستا هاتووم بەڵکو دوعایەکی چەور و شیرینیم بۆ بکەی مێردەکەم گەلێ لەگەڵ ما خراپە لوتم پیا ناهێنێ و بەخوا کەڵکەڵی ژنێنان کەوتۆتە سەریەوە بەڵکو منی لەبەر چاو شیرین بوو چی ئافرەتە لەبەر چاوی بەرچاوی بکەوێت نوشتەیەک دوعایەکی وان بۆ بنووسی ئەڵێ نوشتەی چی ئەڵێ نوشتەی چەور و شیرنی ئەڵێ دەی واشە خێزانم دەڵێ یەک مشکەرەت هێناوە ئەو کەرەی بێنە جوان لە خۆتی هەڵسوی ئێستا زۆر گەرمە بەلەشتەوە دەتوێتەوە شەکرە و دەشمانەیە بیکە بەلەشتەوە مێردەکەت هەر ئەلێسێتەوە هەم چەور و هەم شیرین ئەڵێ تخوا مامۆستا سوحبەتم لەگەڵام بکات تخوا دوعایەکم لەو دوعانە بووە بکە ئەوەی کە خەڵک فێ ڕزگاری بووە سیرەکە ئەم ئافرەتە گەلێ داماوە زۆر هەژارە لە ناخەوام قسانە دەکا بەڵام کە سەی لە شولارێکی چڵکن بۆن ڕیخی لێدێ لە دەشت و دەرە و کەسابەتی ئەو زەمانەی کردووە ئەڵێ خوشکم یەک دوعات بۆ دەنووسم بە مەرجێک دڵی ئەو مێردە دوای لێبێت چاوی غەیری تۆ نەبینێ قەت ژنت بەسەر نەهێنێ هەر بتخوا بەڵام بە یەک مەرج ماوەی یەک مانگ چیت بۆ دادەنم دەبێ بیکەی ئەڵێ لە خزمەتتام تۆ چی فەرمووی من وا دەکەم ئەڵێ تەنەکەتان هەیە ئەڵێ بەڵێ ئەڵێ لە کانیش نزیکی بەڵێ ئەڵێ هەفتەی 2 جار تەنەکە بخە سەر ئاگر و پڕی کە لە ئاوەکە گەرم کە هەم خۆت و هەم جلت دەبێت هەفتەی 2 جار بشۆرێ هەفتە چەند خۆت دەشۆی ئەڵێ وەڵا جارێ بە 40 جارە خۆم دەشۆم ئەڵێ لە مەودوع ئەم دوعای یەکێ لە مەرجەکانی ئەوەیە ئەبێ هەفتەی 2 جار پوخت خۆت و جلت بشۆی نابێ بێڵی ڕشک بەسەرتەوە بێ ڕشک واس بێ ئەبێ سەر زۆر پخت بێ ئەنان دوعای کاریگەری نابێ ئەڵێ زۆر باشە هەرچ پارەیەک ئەگەر نیشتە من یارمەتی دەدەم مێخەک بەندێک بکڕە و کۆمەڵە خەک و ئەمانە بەگەردنتەوە بکە خۆت بوون خۆشکە کە پیاوەکەت هاتەوە لە دوورەوە بەخێراتنەوەی بکە لەلایەوە دانیشە چای خەبەر دەم هەتا ئەگە ئەو خەوت تۆ لەسەر جێگا حاضر بە بەیانیان با بۆ نوێژی بەیانی یەکتر خەبەرکەنەوە ڕوق لە خوا بکە شوکری خوا بکە نوێش بکە دوعا بکە بڵێ خوا یارمەتیمان بدەی من و ئەم مێردەم بە یەکەوە خۆش بەخت بین ئەمە بکە و یەک مانجی کەوەرەوە ژنە دەڕوا کە دێتەوە مەلاژن ئەڵێ وەڵا مامۆستا یەک بەر مەشکۆلەی ئەوەی کە مەشکە دەژێنن ئەوەندەی ڕوانەکەرە هێناوشی تەڵێ ماسیشی هێناوە دەڵێ دەی خێر ئێستا چۆنن دەڵێ بۆ خوای خەریکە مێردەکەم دەمخوا ئەوەندە باش بووە بە قوربان مامۆستا لەو دوعای بۆ هەموو کەس بکە ئەڵێ دەی باشە دوعاکە نوێبوونەوەی هەیە ئەبێ لەسەر ئەم وەزعە بەردەوام بی ئەڵێ بەخوا بەسەر چاو کە دەڕوا ژنەکەی ئەڵێ بۆ خوای خەریبوونەی ناسمەوە وا گۆڕانکاری بەسەرا هاتبوو برایان خوشکان نوشتەی چەوری و شیرین کردەوەی خۆتە تۆ خۆت بگۆڕە ڕەفتارت جوانکە بە خۆتاچوونەوەیەک لە بینی خۆت و خوا و خەڵکا بکە ئیشاڵڵا ئەوە نوشتەیە ئەنجا نوشتەکان جاری وا هەیە هەر وەکو نوکتەیەکی خۆش بۆتان بژێڕمەوە لە کەناڵێکی فەزاییەوە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان عەریفی ئەم پیاوە بەڕێزە کابرایە گەنجێک تەلەفۆنی بۆ کرد وتی جەنابی دکتۆر ئوستاز من بەڕاستی تۆبەم کردووە گەڕاومەوە بۆ لای خوا بەڵام کچێک لە ناخمایە لە ژیانمایە ناتوانم وازی لێبێنم خۆزگاوم لەبیر کرداوە بە یەکجاری بۆ لای خوا یەکلایی بوومایەوە ڕۆم بێ ئەو کچەش بە خەڵکم نەیە
وتي قيسيك كرم إن شاء الله رولا خوابك أم دعائك اللهم اجعل في قلبي إيمانا وفي سمعي إيمانا وفي طريقي إيمانا وفي بصري إيمانا يا ربي خوا إمام خينا والظلم إمام خير صرقام لصرقا إيمان بم يا ربي خوا تشاوم بركي لإيمان جوام بركي لإيمان دولك كبربو لإيمان جيهيشي تنابتوا بيانزك وتي قلبان بوستا وتي سياك وتي قلبان بدبختيكي من لودا يا خوش ويستكمنا إيمانا جاء قبل بخمد الموا من لو رادكم تو دعاء يوم ودكي الدكتور محمد عبد الرحمن عريفي او اندفيا كني كنالك كامل كان كجان ولا صري براسي زور جاده بيني دعاءك بو تو خلاف تردبه لبرو باخلاقيات خد بصوت كام ويا فناب وامن نشتنوس بخد بقرو والله او لسرجي فاني ام مله رشو تدرجين وانا او انا اخوان بدبختن يعني يشخل شي بدبخت كان ام ترى ما بيتي ام زنجيره باسا كگرفتی بردمی زواجی گنجان اما باز دکین گرفتی شی هر گوره ماوا کویش گرفتی ماریه براستی ماری لم آلتون گرانی امرودا براستی کامل ارقلی گوری بو خلشی بو گنجانی اما دروس کردوا کات گل موزیات وقتی جنابتان ناگرم وقتی جمعه کوتای فيها تو همو ما رو دکین اخوا الین یا ربی خوای رحمان پیبکی یا ربی خوای پروردگار بگوری خود رحمان پیبکی چی چاک له دنیا و قیامت او ما بوبکی یا ربی خوای خیر و برکت بین رگای گنجکان من ام گنج جوان ریکو پیکانه اهلی مزگوتا بکروخشیان و یا ربی خوای بدلی خوان داب مزرین هر یکان به هاوسری حلال شیاوی خوان بگن یا ربی خوای عاقبتی هم ولایک من بخیر بجاری همو اوج نمردانی کوا زواج لبینیان دا دزگیرانکان جنومردکان خوشبختیان کی اوانی کوا گرفتی شی خیرزانیان یا ربی خوای گرفتکانیان بولا بی یا ربی خوای اصلاح حالی خیرزانکان مام کی اوی من دالی خوای من دالی صالحی بگوری خود پی عطاکی هر کسی کوا پنابو ام من دالی بلوری و کمال رگای حلالی فزیشکی دبا و دعای دعای خیریان لالی مزگود کردوا یا ربی خوای من دالی صالحیان پی بخشی رگاکانی زانستیان بو آسان کی یا ربی خوای شد پارم و اوانی کوا من دالی الناس صالحیان کی بویان بیان نصر رگای راست خوای او قتابیان من کواله قناغي دوانزي آماده ایدانو لگرمی امتحانان یا ربی خوای پروردگار رحمیان پی بکی بدرجهشی برزو سری برزو بینو ناو خاو خزان و کوملگان رحم و بزدی و حلم و علم زیاتر بخیر نوان سرپرشتیاری پروردگی مسلمانان و اهلی طلبه و خویندن و علم و یا ربی خوای رحم بهم ولا اکمام کی لیشد پارم و یا الله یا شافی رحم بون خوشان بکی کساوری دعایش مسلمانان یا ربی خوای رحم بون خوشان بکی کوا امید کی انما و غیر رحمتی نبي يا الله يا شافي يا أرحم الراحمين للدبارين وشفاء وبنيري خويا شفاء وبنيري خويا رحم بهم ولا يكمام كي عاقبتهم ولا يكمام بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين خلق بقدرته الذكر والأنثى وشرع الزواج لهدف أسمى وغاية عظمى وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له له الأسماء الحسنى وأشهد أن محمدا عبد الله ورسوله أسري به ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى ثم عرج به إلى السماء العلى فرأى من آيات ربه الكبرى صلى الله عليه وعلى آله وصحبه الذين جاهدوا في الله حق جهاده وتمسكوا بالعروة الوثقى وسلم تسليما كثيرا أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته فإن الله مع الذين اتقوا والذين هم